السلام عليكم باشن جماعة أمرو نويسي تقريبا لو كاتجمير ينظني وهاتون بو ناحيەی زەلان سەرەتاکە بەیانی هاتمە ناحیەی زەلان سەردانی ماڵەکانمان کرد ماڵی ماڵانەی کە لێرێ ئەوانیش دەستیان خۆش بێ سپاسیان دەکەین بوونیانی کە بە ڕوویەکی خۆش و پێشەوە پێشوازیان لە ئێمە کرد و میوانکردی بۆیان نوان و دواتر سەردانی چیمان سەردانی مەڵبەندی تەندروستی ناحیەی زەلان کرد نتوانێ بەس ئێستا شەبێنی سڵاوی خوای گەورەتان لێبێت جەماعەت باشن لێرە کاک جەبارمان لەگەڵا کە ئەمڕۆ لە مەڵبەندی تەندروستی زەلان خەفەرە ئێمە وعەزێتەیەین کە ژوورەکانمان پیشان دەکرێت بە کوردی چی ئەکرێت کاک یەکەم جار نەخۆش کە دێتە ناو مەڵبەندەکەمانەوە لێرە هەندێک پرسیاری لێەکەین وەک پرسیاری چۆنەتی مێژووی نەخۆشەکەی لێ پرسین لەم شوێنە وەیتر شوێنەکانی کە پێویستکاری بینە ئەو شوێنانە و وەکو ژوورەکان چی لێ پیشانمان یەکەم ئەگەر پێویستکە ئەمە ژووری فریاکەوتنی سەرەتایی وە چۆنش تقریبا جۆرێک لە تەواوی بۆمە ئەمە ژووری تەواویەکەمانە ئێرە وەکو ببینیت ئەو ئەدەواتاریتیان لە سوچەرین لە دەرزی لێدان لە تاقیبان سترامکردن دەستکێشوشتی هینی لێوە من بەڵێ هەموو پێداویستەکانمان ئەو پێداویستە سەرەتانی لێ کە بۆ نەخۆش بکردن سەرەتاوەتی جێوی لە حاڵەتی پێویست و ضرورەتە بکات وەسولی ئۆکسیجینیشان هەیە ژووری تر ترکیە ئێستا بەکاربێنێت تەنها ژووری دەرمانخانەی بکات دەرمانخانە ئەو دەرمانانەی کە تەبان زۆر زەرورن بۆ هاوڵاتیانی کە ڕۆکەن ئێمە ئەوانەی کە ئێمە توانین بەکاری بێنین بۆ نەخۆشەکانمان ئەو شتە دوای وەگەر کە حاڵەتێکی ناڕەحەت وە قورس بێ ئێمە ئیحالەیەکەین بۆ تەواچۆنان یا خوشوەتا یاخود پێویستیا وەسلێمە دەست خۆشەکان دێ ینی بەبێ و شتانی کە تایەتی پێی ناستا نەقازە براویە قەلە بەڕووماڵاتە ئەو شتانە ئەسی دیمەنی خۆی لە دەستەدا بێنی ئێستا چەند کڕا دەنگی کەڵەشێریش نایە هەستە دوو قەزا بینەتی بۆ لە زانین